ئەمڕۆ ئێمە وەک ستافی مەڵبەندی هەشتی سوانی کۆمەڵی ئیسلامی هاتین سەردانی شارۆچکەی هەریر بەسەرکردنەوەی برایانمان لە ئەنجومەنی هەریر بەسەرکردنەوەی ئەو تیمانەی کە لە مەڵبەند بڕیاردرا بوون کە بانگەشەی هەڵبژاردن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە 104 بۆ ئەنجومەنی نوێرانی عێراق. من لێرە وەکو مەڵبەند سوپاسی هەموو برایانە ئەکەم لە ئەنجومەنی هەریر کە بە شەو بە ڕۆژ گەرم و گوڕن بەتینن لەسەر ڕێکلامکردن و بانگەشەکردنی بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق. برایانمان هەموومە پێکەوە ئەم شەو بۆ جاری دووەم دەستمان کرد بە بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەوی لیستی هەڵوێست و مەردایەتی بەرزکەینەوە. داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم بۆ ئەوی متمانە بەو لیستەی بدەن و سەری بێخنی ئینشاءالله بۆ ئەوەی لە سەرکەوتوو دنیا و قیامەت بن. وەکو گەنجێک لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان خاوەن هەڵوێستی خۆیەتی و بڕیارەکانی حیزب و بڕیارەکانی لە حکوومەتدا جێی پەنجەی دیارە و لە بەرژەوەندی ئەو خەڵکە کارەکات و ئاوێت بژێوی ئەو خەڵکە بەرەو پێش بچێت و لە داهاتوودا ئایندەیەکی گەشت بۆ خەڵکە دابین بکات. وەکو ڕێژە بۆ کاندیدەکان ڕێژەیەکی بەرچاو ئومێدمان پێی هەیە چونکە خاوەنی هەڵوێستی خۆیان بوون لە پەرلەمان و هەم لە حکوومەتیش بۆیە ئومێد دەکەین لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان 104 دەنگێکی زۆر بێنێت و لە چاو خولەکانی پێشوو بەرەو پێش بچین.